دەمانەوێت لە سارەی جێبی گۆڵۆف باسی چۆنێتی فعالکردنی تێستی سیارەی بەیانیان بکەین کە پێشەوەی شوفێر بیاژووە. لۆ نمونە یەکەم چشت لە سیارە لە بەشی پێشەوە لە بۆینتەکە دەست پێ دەکەین، بۆینتەکەینەوە شیشی ڕۆن ڕادشین ڕۆنەکە فعاز دەکەین کە ڕۆنەکەمان فعاز کرد ئاوی ڕادێتەکە فعاز دەکەین کە ئاوی ڕادێتەرمان فعاز کرد ئایا ئاوەکە نەقسی هەیە یان نەقسی نییە، ئایا ئەگەر نەقسی هەبوو چێژەکەی کەم بوو ئاوەکە دیارە، بەڵام ئەگە هاتوو ئاوەکە زۆر چێشەی کەمی هەبوو دەبی بزانێت ئاو بوو ئەوەندە نەقسە، ئایا جاهینی تەقیوە ئایا ڕادێتەکە تەقیوە، ئەم شتانە دەبی تەرکیز بکرێتە سەری. دوای ئەمە دەچینە سەر فعالکردنی ڕۆنی ئستۆپ دالۆنەکەی تەمەشا دەکەین، دوای ڕۆنی کلاچ ئەمان سیارە ڕۆنیشی دەبلەکسی جوایزە دەبی هەمان کات تەمەشای ڕۆنی دەبلەکسلەکەشی بکەین، نەقسی هەبی یان نەبی، ئایا ئەگەر سیارەکە ڕۆنی نەقز بوو تەمەشای دەبوویەکانی ئیستا بکەین بزانینەوەکو لاستیقێکی تەقیبێ، چکە تو لە کاتی جەبها بەڕێ دەکەوت لە عسکەری لە کاتی جەبەی تەمەشا دەکەیت دەبی ئەوشانەی کۆنتترۆلی سیارەکەت بکەیت. دواتر تەمەشای ڕۆنی دەبلەکسلەکە دەکەیت، چکە تو لە کاتی جەبها دەبینی پێویستی بە دەبلەکسلە لە جەبها ناتانی سیارەکە تێستکە دەبی بەیانیان تێستیکەی تەمەشاکەی ئەگە ئەو کێشە نەبوو ئەویش قەپاتەکەیتەوە لە شوێنی خۆی، پاشە تەمەشای قایشی پێشی سیارەکەتەکەی پانکە ئایا قایشەکەم ئستۆکە ئستۆک نییە، پاش ئەمە بۆینتەکە داخەیت دەچیتە ناوی ئۆتۆمۆبیلەکە سویچەکەکەیتەوە، ئەمە گازە ئیترێکی زەرد لە دەشبول نیشانەیە، سویچەکەکەیتەوە هەتا هیتەرەکە ئەکوژێتەوە کە هیتەرەکە کوژاوە سرفێکی لێ دەی بەلایەنی کەم 5 دقا ئیشەکە تا سیارەکە گەرمە بێ و خۆی کاتەوە. پاش ئەمە کە خلاص بوویت دەیتە خوارەوە سیارەکەت یەک لە تایەکانی پێشەوە بە ئیسپانەیەک یان بە چەکوچێکی بچووک لە ویلەکانتە دەیت بزان ئایا ویلی ئەم سیارەی تەقیوە سەوتی دیارە ئەگە سایق بێ بەخۆی فعسیەکە. هەم لە مانگمان کاتدا تەمەشای تایەکان تەکەی بزانین تایەکانت چۆنە، ئەو کات تۆ وەکو شوفێرێک هەم سەلامەتی خۆت و سەلامەتی ئۆتۆمۆبیلەکەت ئامادەی سوای سیارەکەت بی سیارەکەت بۆ لێ خوڕێت ئامادەیە یاخود ئامادە نییە. ئەمە تێستی بەیانیانی سیارەی جێبە و هەموو سیارەتی وەکو عسکەری وەکو ئەم سیارەیە دەتوانین وا فاسی بکەیت.